کچەکەی ئیبراهیم تاتلیساسیش تەقەی لێکرا. بە زەبری چەک و زۆرەملێ و چەقەکردن دیلانی کچی ئیبراهیم تاتلیساسیان دەستگیر کرد. ڕۆژی دوێنێ کاتێککە کچەکەی ئیبراهیم تاتلیساس لە گەشتێک جایە و ئۆتۆمبیلەکەی لێدەخڕێت دەچێتە سەر هێڵی فریاکەوتن. کاتێک کە پۆلیسی هاتوچۆ ئاگایجاری جێداتێ ئەم لانایەت لەسەر ڕێگەکە بۆیە چواردەوری دەگیرێت. تەنانەت کاتێک چواردەوریشی دەگیرێت ئەو خانما ئامادە نییە لە ئۆتۆمبیلەکەی بێتە خوارەوە. بەڵام بۆچی پۆلیسەکان تەقەی لێ دەکەن؟ کاتێک کە چواردەوری دەگرن و داوای لێ دەکەن لە ئۆتۆمبیلەکەی دابەزێت دیلان دەیەوێت جارێکی تر ئۆتۆمبیلەکەی لێ بخڕێت و تەنانەت ڕوبەڕووی یەکێک لە پۆلیسەکانی هاتوچۆ دەڕوات. هەر بۆیە ناچارن لە ڕێگەی چەقەکردنەوە ئاگاداری بکەنەوە کە پێویستە ئۆتۆمبیلەکە ڕابگرێت و دەست بەجێ دابەزێت. بابەتەکە لێرە کۆتایی نایەت. لەو کاتەی کە دەیانێت لە ئۆتۆمبیلەکەی دایگرن دیلان دەست دەکات بە گریان و بە مۆبایلەکەی ڤیدیۆ دەکات. هەڕەشە دەکات و دەڵێت کە پۆلیسەکان ناحەقیم بەرامبەر ئەنجام دەدەن و لەسەر هیچ و خۆڕایی دەستگیر دەکەن. لەگەڵی بابەتەکە کاردانەوەیەکی زۆری بە دوای خۆی داهێناوە. دیلان هەتاوەکو ئێستا فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرنەچووە، بەڵکو تەنها لە لای پۆلیس دەست بەسەرە و لێکۆڵینەوەش لەگەڵیدا بەردەوامە.